فرموا مامۆستا سەینووری بفەرمە مامۆستا سەینووری. السلام عليكم مامۆستاگیان باشن. الله یەکسەر مامۆستا سەینووری بڕۆ سەر مافی پیاو لەسەر ژن. مافی ئافرەت مافی پیاو بەسەر ئافرەت و دوو مافە مافی مادی هەیە لەگەڵ مافی معنەویە. ئێمە بەڕاستی ئەبێ هەر پیاوێک کە داوای ماف ئەکاوتم ئەبێ خۆشی ئەوانەی هەبێ. یەکەم شت کە پیا و مافی هەیە بەسەر ئافرەتۆ کاتێک کە ئەبنە هاوسەری یەکتری گوێڕایەڵی بێ گوێڕایەڵی بێ لەوەی کە لە شتی باشایە. ئەمە یەک بەکوتی باسێکم. دووهەم ئەوەیە کە ئەو مافەی کە ئەم پیاوە ئەم ژنەی بۆ هێناوە بیداتێ وای لێ بکە چۆن بە برسێتی لە ماڵ دەرنەچێ. ئافرەت کە برسێتی لە ماڵ دەرچێ ڕا لە مەطعەم نانەخوا. ئەی ئەگەر برسی ڕۆحی بوو لەکوێ نان بخوا بە برسێتی ئافرەت لە ماڵەوە دەرمە پیاو لە ماڵ دەرمەکە. پێم فەرمیێ کاتێک کە شەو ئەو شەوە ئافرەت و ژن و پیاو لەگەڵێکان نەبوون ئەو بزانە بەیانی کارەسات ڕوەدا. ئەبێ ئەو ژنە ئەو مافە بات ئەو پیاوە بەتاڵکە بەپڕی نەڕاتە دەرۆ. نهێنی مامۆستا زۆر مهمە نهێنی ماڵ بپارێزی سڕ و لە لای دایکی لای خۆش چکم جار وایە تۆ ئەمە باسەکەی کێشە ئێوە بینتان باشە بێ بەڵام ئەوان هەر ڕقوکینە لە دڵخۆیان هەڵەگرن. ئەو پیاوەتر لە ڕووی نابچێتە ماڵ خەزوری بچێت لای خەسووی بڕواین کەوەمانە. بۆیە بە هیچ شێوەیەک نهێنی ماڵ باس نەکە. پارەی بپارێزیە ئەو پارەیە کە دەری ئەکا ئەو پیاوە ڕەنجەشانێتی ڕۆژ تایوەرە ڕاکە دێت ئەڕۆ ئەو پارەی چۆن بپارێزێ هەم لە خەرجکردنا تەخشان و پەخشانی نەکە و هەروەها هەم بە ئەم لاولا سەرفی نەکە ئەگەر هەی بوو باشە ئەگەر نەیبوو بێزاری نەکە وای لێ نەکە ئەم ماڵەی لێ تاڵکە. ئاخر جار وایە جاران کات خۆی کوردواری خۆماوتیانە پیاوانی کە شەو زوو لە ماڵ دەرەچن ماڵیان بەکەڵمایە وی لاگە ماڵیان بەکەڵ بێ خەشە لە ماڵ دەرناچن. ئەم ئافرەتە گۆڕایلی پیاوەکەی بێزنەوە لە ماڵ دەرەچێ حتاتان بۆ ماڵ باوکی بۆ ماڵ دایکیشی بۆ هیچ شوێنەی لە ماڵ دەرنەچێ. بۆ چکم کە دەرچی و پیاوە گومان پیاگەم متمانە نامینێ کە متمانەیش نەما ئیتر هوردە و دەشتەکان خۆی ئەپوکێتەوە. خدمەتکردن خێزمەتکردن زۆر کەس مامۆستا بەڕاستی زۆر مەلا هەیە ینی یەکێک من پێم سێر و کێڵێ وەڵام نەگە شیر بە مناڵەکەم ئەبێ پارەوە ئێکاک وای لێتێت تۆ ڕوودا تۆ ئەبنە کەسێکی بازرگان بزنسمان تۆ چەندێکم بەدەیتێ ئەوە دەدەمێت چەندێکم نادیتی ئەوە نادەمێ نابێمە بێ تۆ مناڵی خۆتیشە ئەی مناڵی توێ چۆن داوای ئینەکەی تۆمانە. ڕۆژێک مامۆستای باس کرد وەڵا ئافرەتەکە وتێتی من چەند جاتێ بۆ لامێ پارەم بیت ئێ با بە خۆ کابراواگا ڕۆبە لە دەرەوە ئەماگاومانە ینی ئەمە زۆر کارە ساتە. وەڵام ناشرعیە مەلاوتێتی ئەبێ مەلا هەبوو باسی کردووە وەڵام مناڵەکەم شیرێ دەمێ ئەبێ پارەم دێسێنی وەڵا قاپەکان بۆشم ئینەکەتەشۆ وەڵا ئەیدەموبای لێ دێ مامۆستا علاقە لە بین علاقەیەکی مادی علاقەی ڕوحی نامێنێ. خەدیجە ڕزای خوای لێبێ پارەکەی کە داوە دەست پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆ لە مراڵێ وەڵا پیاژن بۆی نییە پارە باتە پیاوەکەی یاخە پیاوەکەی دوای لولاو تۆ بەژنی خۆی دانانێ بە هاوژینی خۆت دانانێ بە هاوژین دانانێ تۆ ئەگەر ماڵجایەکەی پیاوەکەی ماڵجای لەگەڵاکە. هەروەها بوتمان خزمەکە مەعاشرە بالمەعروف یعنی چی تۆ زمانت پاک بێ دەمت پاک بێ جنێ و نەدەی قسەی ناشرین نەکەی بە قسەی دایکت نەکەی بە قسەی خوشکت نەکەی چاو لەومە نەکەی وەڵا مەسەر کابرای خانەقینی وتی مەڵام داوای فلان شت لێکەم وتی بۆ وتی ئەی بۆ خوشکەم بۆ براکەم بۆ خوشکەی وتی ئەی من نیمە وتی ئەمەکە خەروەخەر نەکردی منە. هەنێک کەس وای زانێ ئەمە ژیان بە بزنسمان تێگەشتووە وای زانێ ئەمە دوو کەسن چۆن دوو شەریک هەن لە دوکانێکا من ئەبێ ئەوە نەبم وانیە کاکە تۆ ئەبێ خوای گەورە فەرموویەتی لە بینتانە مەوەدە و ڕەحمە هەبێ خۆشەویستی هەبێ لە بینتانە ئەم پیاوە دڵی بگرە بۆ خۆت دەرگایەکی لێدە و قۆفڵەکەی بالای خۆت بێ کەس ناتوانێت بیکاتوە ئەو دڵی والێکە تەنها کلەکەی تۆ بیکاتوە بەچی ئەماکرێ بەدەمەکرێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەتا خەدیجە مابوشنی تری ناوە نەگنەی هاوت بیریشی لێ نەکردووە. ئێمە بابینە خەدیجە بۆ ئینەکانمان ئەمە مامۆستا بەڕاستی کورت و مختصر کە من باسم کرد بۆی زیاتر کار نەکردم بۆ ئینتری بێمانە وەڵام مامۆستاگە الله لە ڕاستی بێ مامۆستا سەینووری بارەکە الله فیکم یعنی قسەکان زۆر جوانە بەڵام ئەو من قەناعەتم وایە ئەو مەلایەنە کە ئەو بابەتانە باسەکەن لە شریعەتی خوا تێنەگەیشتون و خۆیان لە ماڵەوە ڕازینین ئەو شتانە بکرێ بۆیە هەندێک مەلا هەیە بەڕاستی بۆ ئەوەی ناو خۆی دەرکاو بڵێ کاکەمە لایەنگری ژنانە و ئەمە نازام چی و قسەی بێتام و بێمەعناکە ئەگەر ژنەکەی خۆی وای پێ بڵێ لەوانەیە دەربەدەریکە خوا پەنامەمدە. فەرموو مامۆستا ڕۆژیار بفەرمە سرەی جەنابەت. مامۆستا گیان دەستەکانە خۆش بێ. مامۆستا گیان من ئەدیسانەوە چمۆسە سەرەتای مەسەلە کە کاتێک ڕووکچەی شەڵا چنە ناو ماڵێکەوە چنە سەر بەڕێ یەکتریکدا ئەنیشن بێک و قساکەن ئەم خوشکە بەڕێزە بەم کوڕە بەڕێزە بڵێ کە هاتووتە داوای کە بەجددیە کوڕەکە بچێتە داوای هەر کچێک لەم ڕۆژەیە کە بێ ژن بێنە هاوسەرگیری پێک بێنە بەڕاستی پیاوە بەڕاستی ئیماندارە ئەم خاتونە بە لە ئێستەوە مووقیفی دەرەکەوێت لە ئێستەوە مووقیفی
بەسەر ئەم پیاوە دەرەکەوێت ئەوش ئەوەیە بڵێ من قورسایی ناخەمە سەرێ من زەختێکی مادی ناخەمە سەرێ ئێمە ژیانێکی کۆمەڵایەتی پێگەێنین ئێمە هاوسەرایەتی و هاوبەشی ژیان و هاوخەمی پێکەێنین بۆیە من بە مارەیەکی کەم ئیشەڵا بە ماڵێکی ڕێکوپێکی تۆزی تر گونجاو بێ ئیشەڵا ئەگونجێن و ئەچینەوە ئەم ماڵ ئەمە یەکەم مافی پیاوە لەسەر ئەمە ئافرەتە لێرەوە دەست پێەکە هەرچەنەوە حەقی ئافرەتە بەڵام بەجددی سازشکردن لە ئێستەوە دەست پێەکە بەڵام کە قورسایی دروست کرد بەڕاستیەوە دیسانەوە ئەچینەوە سەر ململانیەکە دووەمیان قەناعەتکردن بۆ داهاتە بۆ داهاتەکەمەی ئەو پیشەی کە هەیەی بگونجێن ئەگەر توانی هاوکاری پیاوەکەی بێ لەشی ساغ بێ ئەگەر نەشی توانی با ئیداری ماڵەکەی بۆ بکە و بەڕێک و پێشی ماڵەکەی بۆ بەڕێوە بەرەو تەخشان و پەخشانی نەکا بەڕاستی ئێستا بەشێکی لە خانمە بەڕێزەکان ئەم حەقا لە پیاویان وەرگرتوێتەوە کە ینی ئەو پارە و مڵکیانێتە بەردەست زۆر جار کە پیاوەکە متمانی پێەکە زۆر تەخشان و پەخشانێکە و دەست بە ماڵی مێردەوە ناکرێ دووەمیشیان متمانە و ئەو متمانەتی کە پیاوەکە ئەم ئافرەتەی بەخشێ ئەمە مافێکی ئەو پیاوە لەسەرم ئافرەتە کە ئەم پیاوەکە هەنێجار لێ پرسیینەوە ناکە هەنێجار سازشەکە لەسەر کۆمەڵشت مەی قۆزەرەوە خوانە خواستە بیبێ بۆ خیانی زەوجی یان بیبێ بۆ کۆمەڵە ئیستیغلالی مادی یان بۆ دڵە ناشکێنێت و ئیتر تۆ زەخت خەیتە سەری و ماڵی کاولکەی و ماڵی پێ بگۆڕی و داوەتی پێ بکەی و نازام چی و زەخت بکەیتە سەری ئەمانە هەمووی حەقی پیاوە لەسەر ئافرەت ئەنجا کەلیمە ناشرینەکەی کە باوە لەناو ئافرەتە ڕێزم هەیە بۆ خوشک و خانمە بەڕێزانە تۆ بڵێ من تۆ چی بۆ من کردووە ئەو وشێت کە تەرە بکەن هیچ جوانێکی تیانە هیچ معنایەکی تیانە تکایە ئەو وشەیە لەبیر خۆتانی بەرەوە زۆربەی زۆری کێشە کۆمەڵایەتەکان لەم وشەیە و سەرچاوە سەرهەڵەیە بۆ خانمەکان وازانن قسەیەکی احتیاجیە بەڵام گەورەترین و ناخۆشترین قسەیە کە لەسەر دڵی پیاوە ئەنجا لە کاتی کێشە و محنەتە پشت لە پیاوەکەتان مەکەن ئەمە مافە لەسەر تۆ کە تۆ خێزانە پێگەناوە ئەم پیاوە ئامانەتی پێبەخشێوی کە توی بە خێزانە بۆچی لە کاتێکە هەڵەیەکە ڕوویە ناخۆشیەک ڕۆیە کێشێک ڕۆیە تۆ هەموو شتێک خەیتە ئەو لاوەوانی و هەموو چاکەکانی لە بەرچاوەکەی پشتی تێکی و ڕۆیتۆ ماڵی باوکە ئەوەش مافێکی پیاوەکەیکە لەسەر تۆ کە پشتی تێنەکەی دووە مافێکی کەشیانەوەی ڕێزی کە سوکارەکەی بگری وەکو دایکەی حاجی خان ئاماژەی پێ ئاوا مەکە لەگەڵ دایک و باوکەکە پراوێزیان خاکە ئەو مافەی کە دایک و دایک لەسەر کوڕەکەی هەیەی پێشێلی بکامە چێ لە بەخاتی جەناب بەس تۆ دایک و باوکەکەویت ئەبێ پیاوەکە و لەبەریان هەڵسێ باشتری میوانداریان کە ئەی بۆچی وایە بۆ تۆ وابێ بۆ تۆ بۆ ئەوانەبی ئەم فەرق و جیاوازیانە بخەنە ئەولاوە ڕجاءن بۆیە هیوادارم ئەم شتانە ئەگەر ئەمانی کە ئێمە باسیەکەین شتانێکی بچووکە لەوانە کەسانێک بڵێن وڵی شتانێکی سادەیە ئەکرێ هەمومان بیکەین بەڵام وڵی ئەکسرێتی کێشە کۆمەڵایەتەکان لەم شتانەوەیە ئەنجا مافی بەجددی مافی سۆزداری زۆر مهمە تەنها خۆی لە پەیوەندیکی ژن و مێردایەتی لە ژوورێکی نووسنا نبینێتەوانێ تۆ کە گرنگی من پیاوەتی خۆشەویستی پێی حەنانی پێ وەکو ئێمە باسمان ناسپێیانی پێی ئەمانە بەشێکن لە بنیەتی ئافرەت کە خۆی گەورە پێی بەخشیوە کە بیبەخشە بەم پیاوەی بۆی ئەم پیاوە هۆکارێک لە هۆکارەکان ناشەرعی بێ نەیگرێتە بەر کە لە دەرەوە بچێت لە دەرەوەی پەیوەندی هاوسەرگیری حەڵاڵەکەی پەیوەندیشی حرامدا بنێ چونکە زۆر پیاوەکانمان بەداخەوە لە ئەنجامی ئەوە تووشە من زۆربەی ئافرەتەکانیش بە هەماشەوە پێچوانەکەشی ڕاستە بەهۆی ئەو بێگرنگی پیانی پیاوەکەی بەهۆ بێهستی پیاوەکەی پەیوەندیکی حرامتر دروستەکە و سەرە کێشە بۆ کێشەی گەورەتر و کەسانێکی خراپتر ئەم هەلا قۆزنەوە هی ئەو پیاوەیان هی ژنە یەنە ئەم دوو خێزان و خێزانێکەڵەوە شێنەوە و ماڵەکەیان کاولەکان هیوادارم ئەم قسانی ئێمە ئیکەین هەگبەیەکی هەبێ جێگەیەکمان جێهێشت بێت لە دڵی ئەو گەنجانی کە ئیشەڵڵا هاوسەرگیریەکەن و من قسەی زیاترم نییە ئیشەڵڵا تاکە شتێکە ئیشەڵڵا کەیکەم دوعاکە بۆ هەموو هاوسەرداران ناتکایە تۆزێ سازشکەن لەسەر کێشەکانتان دڵتان نەرم بێ ڕەحم سۆزتان هەبێ خەڵکی کە مهێن ناو کێشەکانتانەوە کێشەکانتان تکایە یەک قسە ئەەکەم هەرچەنە جوان نییە بەڵام هەر ئەبێ بیکەم کێشەی ماڵەکەتان لە ژووری نووسنەکەتان بانەیەتە دەرەوە با لە ژووری نووسنەکەتانە بمرێ یا چارەسەری کەن یا لە ژووری نووسنەکەتان مێڵە دەرەوە ئەگە هەر حل نابێت جیا ببنەوە پێویست ناکە هیچ کەسێک پێتان بزانێ و بە خۆتانی خۆشکەن چکە بەجددی خەڵکی ئێستا زۆربەی احترام هێنان کێشەکانتان بۆ حەکەم بەڵکو گەورەیەکەن دەستخۆشی لە جنابتەکە مامۆستا گیان ڕێز و احترام بۆ ئەو مامۆستا بۆ ڕێزانەی کە قسەشان کردووە سپاس دەکەم چەند جوانە پیاوی مسەقف وەک مامۆستا سەینووری مامۆستا ڕۆژیارە ڕێک لە 5 دقیقەی خۆیانە ئەتوانن ئەدای قسەی خۆیان بکەن خۆزگای وا هەردووتان مەلا ئەبوون و لەسەر منبەرە خودبەتانەدا خی گەورە پلەپایەتان بەرزکە ئێستا دێنە خزمەتی دایک یوسف و
سلام علیکم جارش مامۆستا دەست خۆش بۆ مەجاالە الله وبركاته. دەمی هەر هەمووتان خۆش بێ دەرمی مامۆستا نووری و کاکە ڕۆژیار و مامۆستاگیان تۆش هەروەها و بەڕێزانە سەریان نێشێنن بەڕاستی مافی ژنیش مافی پیاویش بەسەر ژنەوە ئەوە لە ژیانی من وەکو ئافرەتەڵێم ئەوە زۆر زەرورترە زۆر زەرورترە بۆ هاودەمی و ڕێکپێهێنانی ماڵ وەکو مامۆستا نووری باسی کرد پێش هەموو شتێک پیاو لە ماڵەوە پێویستی بە سۆز و خۆشەویستی و ناسکی ئافرەتە خاوێنی ئافرەتە ئافرەت ئەبێ ئافرەت دایک یوسف یعنی سۆز یعنی ناز پیاو غێر بێ نازە خۆی یعنی زۆر پێویستی بە نازە مامۆستا زۆر لە قسەکانە پێ بڕم زۆر لە پیاوانیە ماڵێم بڵێم بۆ نمونە ڕاستیشەوە وشەیەکی زۆر جوانە بەرامبەر بە ژنەکانیانەکە کە ئەڵێ کە کێشەیەکە بێڵێ لە ماڵی باوکمانانمە خواردجلم بۆ شۆرە ئەخەوتم خزمەتی شمەکرە بەڵام سۆز و حەنان و ناسکی ئافرەت بەرامبەر بە پیاو بەڕاستی ئەوە زۆر زەرورە لە ڕۆژێکی وەکو ئێستا پیاو پێویستی بەوەیە چونکە بەڕاستی پیاو کە کاتێ ئەچێتە دەرەوە ڕاستە ژن بە هەموو شێوەیەکی خوای گەورە خەڵقی کردووە زۆر جوانە ئافرەت هەر ئینسان کە خوای گەورە دروستی کرد ئەحسەن الخالقین دروستی کرد جوانترین مرۆ دروستکراو لە لای خوای گەورە مرۆڤەکانە بە هەموو شێوەیەک هەر پیاوێک هەر ژنێک ناسکێکی خۆی پێوەیە شێوازێکی جوانی خۆی هەیە لەبەر چاوی ئەو کەسی کە هاوژین بووە هەڵی بژاردووە بۆ هاوژینی خۆی بۆ ژیانی خۆی جا لەبەر ئەوە زۆر زەرورە لەسەر ئافرەت نازی پیاو هەڵبگرێت ڕێزی پیاو بگرێ ڕێزی ماندووبوونی بگرێ ڕێزی ئەو کاسبەی کە ئەیکاتەوەی هێنێتە ماڵەوە بیگرێ داوای زۆری لێ نەکات داوانەکە بیانووی ئەوە نەگرێت من ماڵەکەم نییە ڕفیقەکەم ماڵەکەی هەیە لە یەکەم ڕۆژەوەکم کاتێکە ژن و مێرد زەواجەکەن ئەگەر تۆ بە دوای دەوڵەمەنی و سەروەت و سامانێکی زۆرا بگەڕی دانیشە بگەڕێت تاکو خۆت ئەو خەوابینیەکێکی وا دەوڵەمەن یێتە ڕێگەت و بۆ تەکات لەوە چی ئیسراحەتی تیانەبی ئەگەر شتەوێ ژیانێکی بەختەوەری و بێت ئەو کەسەی کە خۆشتەوێ خۆشەویستی ئافرەت زیاتر ئەیا بە پیاو ئافرەت زیاتر دروستیەکە کە کاتێ ئافرەت خۆشەویستیەکی زیاتر یا بە پیاوەکەیش مقابل پێبەخشێتەوە پیاوەکە لەبەر چاوێتی پیاوەکە کاتێکە ئەڕواتە دەرەوە ماندووە بێ دێتەوە ماڵەوە بە خێراتنی ژنەکەی کە پێڵێ پیاوەکە گیان بەخێر بیت دەستی خۆش بێگەر شتێکی پێو بێ ئەگەر زانی جلەکانی چڵکنە ئەوە حەمام حازرە خۆت بشۆ ئەوە جلەکانت بگۆڕە نازێک نانێکی فەرم و پیاوەکە گیانەوە نان حازرە پیاو بۆ پیاو زۆر زەرورە بێتەوە ژنێکی خانومان و پاکوتەمیز نەک ژنەکە هەر لە بەیانیەوە تا ئێوارە خەریکی ماڵ پاکردنەوەی و بە چڵک و ئارەق و سەرقژێکی ئاڵۆسکاوە مێردەکەی یێتەوە سەیریەکات خۆی ماندوو هیلاک و یێتە ماڵەوە سەیرەکە ژنەکەی ژنێکی چڵکن ماکسێکی چڵکنی لەبەرای 50 پرژێڕۆنی پێوەیە دانیشێ لەگەڵ یا بەڕاستی پیاو پێویستی بە ژنێکی خانومانە ژنێک کە کاتێ چۆن ئەچێتە دەرەوە خۆی ئەگۆڕێت نازانێت کام شێوازەی کام جوانە هەڵی بژێرێت لە دەرەوە خۆی پیشانی خەڵک بە هەرچەند داپۆشراو بێ هەرچەند غێری داپۆشرایش بێ با ئەو جوانی لە ماڵەوە بۆ مێردەکەی خۆی بێ بزانە ئەو مێردەیە چێتە دەرەوە سیرکات دایک یوسف ئەلێرا عەرەب قسەیەکی هەیە ئەڵێ غزال في قرد في البيت غزال في الشارع ئەڵێ هەندێک ژن هەیە دوور لە ڕووی جەنابتانە دوور لە ڕووی ئەم خوشک و برابەر ڕێزانە ئەڵێ لە ماڵە مەیمونە لەسەر جعدەکانیش کەڵە ئاسکە ئیتر بەڕاستی هەندێک ژنمانێ ئاواتانێ ئەیبینی لە دەرەوە ئەڵی خۆزگایە من ژنێکی وام هەبوایە بەس نەماڵەوە سەیرەکەی شتێترە دایکمەوەی دڕۆڵە بە من حەو برام هەبوو حەو بوو کیشمانە بوو بە براژنەکان میەوت ئەوید ئەو جوانەی کە خۆتانە گۆڕن و میکیاجەکەن وە چنە دەرەوە دەکە کاتی مێردەکانتانێنەوە با لە ماڵیشەوە خۆتان بگۆڕن قەینان کە ناڵێن بڕۆ جلی دەرەوە کەرەبەرە با ماکسێکی تازەتر و پاکتر و خاوێن بۆنێکی خۆش بی لە خۆت حازر بیت کە مێردەکەت یێتەوە شتێکە بینێت کە پێویستی پێێتی شتێکە بینێت کە پێویستی ماندوێتی دەرەکات ئافرەت بەڕاستی لەم ڕۆژگارە نابێ بیر لەوە بکاتەوە کە ماڵەکەی لەسەر دیکۆرات بگۆڕێ
نابێ بیر لەوە بکاتەوە کە من ڕفیقەکەم وەڵا سیارەی هەیە منیش ئەبێ سیارەم بوێ لە مێردەکەم ئەبێ مێردەکەم بۆم بکە من چیم لەو کەمترە نا بیر لەوە بکەرەوە چۆن خۆشەویستی مێردەکەت بەدەستبێنی چۆن سیقی مێردەکەت بەدەستبێنی چۆن وا بکەی لە مێردەکەت ئەگەر بچێتە دەرەوە کام ئافرەتەی تۆ خۆت زۆر بە جوانیە زانیاڵی وەڵا مێردەکەم بیبینێم لە من پەشیمانە بێتەوە هەر لای لێ نەکاتەوە بڵێ من ژنێکم هەیە لە ماڵەوە ناسک نازدار قسە خۆش هێمن پاکوتەمیز بە خزمەتکار ئەڕۆمەوە ماندوێتیەکەی خۆمی لا دەرەکەم ئەوە ژنە بۆ پیاو ئەوە مافی ئەو پیاوەیە بەسەر و ژنەوە ئەبێ بیاتێ بەڕاستی بیاتێ کاتێک کە تۆ ئەو مافت بە ڕێک و پێکییا بە پیاوەکەت دڵنیا بە پیاوەکەی شت بێدڵی تۆ ناکە بەڵام لەسەر ئەمە دوا قسەکانی خۆمان ڕەخنەیەک لەسەر ئەو قسەی کە ئەو برایە وتی ژن ڕاستە بەڕاستی ژن ئەڵێ لە دوای هەموو پیاوێکی سەرکەوتووە ژنێکی ئازا هەیە بەڵام زۆر جار لە هەردوو لا هەیە نە پیاوێکی بە سۆز و مەحبەت و بەڕێز ئەتوانێ ئافرەتێکی چاو بەدەرەوە ڕێک بکات نە ژنێکی ڕێک و پێک و بە ئیحترام و بە ئیمان و ڕێک و پێک ئەتوانێ پیاوێکی چاو بەدەرەوە بێنێتەوە شوێنی خۆی ئەوانەیش دەگمەنن یعنی هەمووی وانە بێت بۆیە ڕاستە ئافرەت هەموو شتێکە لە ماڵەوە ماڵی ئافرەتە میوانی ئافرەتە خۆشەویستی و ڕێزگرتنی دەوروبەر هەمووی لە ئافرەتەیە چونکە کاتێک کە من میوانێک گوێت لە ماڵەوە ئەگەر ڕێزی پیاوەکە بگرم ئەبێ ئەوەنە ڕێز لە میوانەکەم بگرم ئەوەنە خزمەتکاری ماڵە خەزوران و ماڵە برا و ماڵە شوبرا و ماڵە دش و ماڵە خوشک بم مێردەکەم هەست نەکات نوقسانیەک لە ماڵەکەمان هەیە ئەوەی شەبێتە مایی دڵخۆشکەری ئەو پیاوە بۆ ئەو خێزانە و ئەو خێزانە خێزانێکی سەرکەوتوو ڕێک و پێکە بێت هیوادارم شتێکی بە سوودم گەیاند بێ بۆ گوێگرانە و ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو لایەک خی گەورە بتپارێزێ خوشکە بە ڕێزەکەم ئەڵات لێ ڕازی بێ و ئینشاءالله ئەجەتە و ئەفەتە گەیاندت و ئینشاءالله هەرسێکتان توانیتان جوانترین قسە من هیچم بۆ نەماوە یعنی ڕاستەکە مەگە قسەکانی ئەوە دووبارەکەمەوە بەڵێ مامۆستا سامان من دەقەوشتم ناوێت چەند تەنیا چەندێ ڕێک بە کورتی انشاءالله ئامۆژگاری بۆ خۆم بۆ ئەوانیش کە هەن یەکەم مامۆستا ئەبێ حاڵەتێکەکەی بیزانین هەموومانە بێ بیزانین پیا و ژن دوو بوونەوە جیاوازن لە زۆرینەی سیفەتەکان لە یەک ناکەن تەنیا نمونەیە بچووک باسەکەم پیا و پێی خۆشە ئەو شتانی کە هەیەی بۆی جێبەجێکرێن نیازیە نیاز ئێستا دایکۆسیش باسی کرد مامۆستاش باسی کرد پیا و ناز و پێویستی هەیە یعنی من قەناعەتم وایە ئەگەر زۆری لە گەنجەکان بۆیە تەمەنیان هەڵەکشێ و ژن نایەنن دایکێ باشیان هەیە دایکیان هەرچی پێویستە جێبەجێ بۆی ئەو ژنە زۆر گوێی لەوە نییە کە ئەو پیاوە زۆر گوێ لەوە نیە ژن بێریانی کرد چونکە نیاز و پێویستەکانی جێبەجێ ئەکرێت بەڵام کە دایکی نەما ناچار زوو بەنابادە بەر ئافرەتێتر بۆی پێویستیەکانی جێبەجێ بکات بۆ نمونە خواردنی باش و جێی باش و ئەم هەموو شتەی بۆ جێبەجێگە بەڵام ژن وان نییە ژنی وا هەیە خاوەن پارەیەکی زۆریشە چونکە کەسێ نیە نازی هەڵگرێ هەر خۆی بە نوقسان ئەزانێ مناڵی هەیە پارەی هەیە هەموو شتێکی هەیە بەڵام کەسێ نییە ئەو نازەی بۆ پڕکاتۆ بۆیە پیا و ئافرەت دوو بوونەوەری زۆر جیاوازن لە زۆر بابەتە بۆیە پیاو لە مافە هەرە گەورەکان پیاو ئەوەیە ئەو ئافرەتە هەست بە پێویستیەکانی بکە پیاو زۆرینەی جا داوا ناکە مامۆستای بەڕێز وەکو چۆن ئافرەت داوای خۆشەویستی ناکە حەزەکە پیاو بۆی دەربڕێ بەڵام داوایشی ناکە پیاویش زۆرێ لە شتەکان حەزەکە داوای نەکا بۆی بکرێ حەزەکە و ژنە هەستی پێ بکە طبعاً هەستێک ئەگەر لە خاڵە هەرە گەورەکان لە خێزانی سەرکەوتووە ئەگەر هەردوو لە هەستیان بە یەکتری کرد ئەو خێزانە زۆر سەرکەوتووە مامۆستای بەڕێز زۆر گرنگە پیا و ژن ئەم خاڵیان تیابێت یەکتری قبولکەن وەک ئەوەی کە هەن نەکەوەی کە من ئەمەوێت یەکتری قبولکەن وەک ئەوەی کە هەن یعنی من چۆنە سیفەتم هەنێ لە سیفەتەکانم قبولکە ئاسایی بێلایە نەک ئەوەی کە بیسە پێن بەسەر یا بیسە بێنە بەسەرمە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەمە کۆتا خاڵ منە مامۆستای بەڕێز ئێمە لەم دنیا تاکە کەسێک کە لەگەڵ مانەمێنی هاوسەرمانە جا بزان کیاڵاو ژێرن هەتا تۆ چەند مناڵیشت بێت هەمووی بەجێتە یاڵێ هەمووی ئەڕۆتە لای ماڵ و ژیان خۆت تەنیا هاوسەر دووەمێنێت بەڵام بیش زانی لە دوای مردن و لە بەهەشتیشا تەنیا هاوسەرەکان بۆ یەکرێمێنەوە نە باوک نە دایک نە برا طبعاً جگە لەوەی کە لای دەورتن بەڵام وەکو ئەوەی کە تۆ پێویستیاتەکان جێبەجێ بکەن ڕۆژانە
تەنیا هاوسەرەکانن بۆیە بزانن کی هەڵەبژێری و لەگەڵ کیا ئەژی ئەمە زۆر گرنگە هەتا لە ژیان ئەو لەناو باشیجا تەنیا هاوسەرەکان بۆ یەکتێمێن ممن هەرەوەنەمەی مامۆسای بەڕێز خی گەورە بتپارێزێ یا ڕەبی مامۆستا من یەک نمونە بێنمەوە تا مامۆستا قاسم دێ وەڵی ئافرەتی ژن و پیاوی وا هەیە مناڵیان ینی مناڵیان گەورە بۆ شووی کردووە کوڕی ژنی هێناوە ئێستش لەگەڵێکا خەون ینی میوانیشیان بێ هەر لە ژوورە لەگەڵەکە خەون هەشە مناڵێکی بوو تر هەمویان لە هۆڵەکە خەون برادرێکم وتی مامۆستا برادرێکم وتی دوو ژووری نووسنمان هەیە میوانمانێکی ماهوتی هەمومان لە هۆڵەکە خەوین زانوری لەسەر و قسەی تۆ من باوکو دایکم 25 مناڵیان بووە من ئەخیرەکەیم لەسەر ئەو 25 مناڵە من مناڵ بووم چونکە بچووک بووم نازداری لای باوکم بووم قسەیانە کرد زۆر جار ئیتر کاتی خەوە هات حەزمە کرد لە لای دایکما بخەوم باوکم دەریەکردمە دەرەوەی کچم ئێستەیش دوای 25 مناڵ ئیترەوان گەور پیر بوو بوون ئەیوە ڕۆڵە ئێستەیش هەرکە بۆنیەت بەلامە دڵم پێی خۆشە یعنی تەمەنێکی زۆریان هەبوو دوای 25 مناڵ من ئێستا تەمەنم 50 ساڵە یعنی دایک یوسف زۆر گرنگە ژن و پیاو هەر لە سەرتاوە ئەو پەردەی عیبە ببڕن هەر لە سەرتاوە من ڕاستیەکەیتان ئەوێ بە حەیاتی مناڵم گەیشت بێتە 1 ساڵان و ئەمانە ئیتر ئەگەر بتوانرێ و ئەمانە نەمیێڵا لە ژووری خەوت نابێ ئەوە خەتی ئەحمەرە و خەتی سوورە و هیچ کوڕێک و هیچ کچێک بۆی نییە نزیکی ژووری خەوتنی دایک و باوک بێتەوە چونکە ئەو ژووری خەوتنی دایک و باوکە لە ڕاستیە سەرکردایەتی ماڵە وەکو کۆشکی پاشا وایە ئەگەر بووە ببێت ئەگەر هەر خێزانانی ئەو کۆشکەی نەبێ بەڕاستی ئەو دەوڵەتە دەوڵەتێکی فاشلە و دەوڵەتێکی هەرکێ بۆ خۆیەتی و کەس خاوەنی کەس نییە ئەبێ دائیمەن ڕئیس و نائیب ڕئیس بەیەکەوە بن بۆی بتوانن ئیدارەی ماڵی خۆیان بکەن فەرمە مەسا قاسم هەر لەسەر ئەم بابەتە تو جەناب درەنگ هاتی ئێمە باسی مافی ژنمان کرد لەسەر پیا و باسی مافی پیاومان کرد لەسەر ژن جەناب درەنگ هاتی و ئیتر بەخێر بێ بەسەر هەردوو چاومان و ئەتخینە سەر سەرمان والله مامۆستا سەید نووری دو سێ جار مایکی بۆم نارد ببورن تۆزی بێتاقەت بووم و دووبارەش تۆ هەناردەوە من لە بنداوە گۆداریتانم دەکرد ماشەڵڵا هیچتان نەهێلاوە بۆ من کە قسەی لەسەر بکەم بەڕاستی هیچتان نەهێلاوە دەرباری لەسەری قسە بکەم بەس بەڕاستی تێگەیشتن لە نێوان ئافرەت و پیاو زۆر زۆر گرنگە ئەگەر تێگەیشتن نەبیت ڕەنگە ئەو ماڵە کاول بێت ڕەنگە ئەو هاوسەرگیریە کێشە بکەفتە نێوانیان ڕەنگە ئەو دوو کەسە کێشە بکەفتە نێوانیان بەڵام ئەگەر تێگەیشتنی هەبیت لە نێوانیان ئەوە ڕەنگە گونجاوتر بیجیان لە پێشیان و طبعا حەقی مافی پیاو لەسەر ئافرەت زۆر زۆرترە لەوەی کە مافی ژن بەسەر پێیەوە بێت بەڕاستیەکە هەر لە ئیسلامیش هەروایە من هیچ نییە هیچتا نەهێلەوە لەسەری قسە بکەم داوای لێبوردن دەکەم ئێمە لە خزمەت تاین هەر حەزمان کرد ئەگەر بەسەلام عەلەیکم یەکیش بێ بەشداربی ئەڵڵات لێ ڕازی بێ بەس بەڕاستی مامۆستا سامان و مامۆستا سەید نووری و جەناب توش بەڕاستی دەستان خۆش بیت تەوەری زۆر زۆر جوانتان هەڵبژاردیە هیوادارم هەمی جار ئەو هات تەوەر هەڵبژێرن و لەسەری قسە بکەن ئێمە شەوانی جمعە ئەەکەینە تەوەر مامۆستا قاسم دەسەر پێشنیاری مامۆستا ڕۆژیار بوو ئەوش زۆر ینی تەوەر ئەوها دیاری بکرێت خەڵکانێک زۆرتریش ئیسیفادە لێ دەکرێت خەڵکانی زۆرتریش بەشداری تێدا دەکەن خەڵکانێک ڕەنگە لە مۆزوعەکە باشتر فەهمی هەڵ بگرن هەر مەوزوع هەر خەوە هەرەوەی دێتە سەرەوە هەر خەوە هەرەوەی ئەگەر دیقەت بێ لایڤی ئەم شۆمان ئەگەر مامۆسا و ئەو مامۆسا بەڕێزانش دیقەت بن لایڤی ئەم شەومان لە چاو لایڤەکانی کە من زۆربەی شەو لەوانەیە لای خوارەوە چاودێریم کردووە لە ئەم شەو ئەکتیفتر و بەقوتر و چونکە ئەمڕۆ تەورێکی باشمان دیاری کردووە سپاس بۆ مامۆسا لایڤی ئیمشەوە کە زۆر زۆر ئەکتیڤە ئەزانین بۆچی ئەکتیڤە خەڵک دانانیشە بەجددی ینی ئێستا من مامۆستا تاریخ زۆر جار وتێتی ها ئێمە گە تەورە دیاری بکەین خەڵک دانانیشە بدیان بەعکسەوە خەڵک کە تەورێکە بینێ ئێستا ها مامۆستا لەسەر بە تایتڵێکی جوان کە هەر کەسە لایڤەکە بینێ سەر وەستێت ئەڵە بزان مامۆستا مەفهومی چی ئەم بەڕێزانە هاتون سەرەوە قسەی چیان هەیە تەورەکە چییە شەڕەکە لەسەر چییە بە کورتی پوختی دانیشین هەر باسی خەوکەین و ئەو مامۆستا عەفوم کە مامۆستا کابرایك لە برێتانیا خەوی دیدی خۆم چ عیلاقەی بە منەوە هەیە منە لێرە دانیشم بە دیاریوە گۆداری خەو ئەو بکەم کە بزانێت ئەو چی دەکە یان چی ناکە
هیچێکە ئەگەر مامۆستا ئەوە تەوەر مامۆستا قاسم جوابی ئەو شینەوە جوابی ئەوشە درێتەوە جوابی دەینەوە لە هەفتەیەکە لە بەڵام هەفتەیەکە ئەوە ئەوە تەرخام کرێ کە وەکو وتارێکی هەینی لێ مامۆستا دوو ئەنج عفو داوای لە بژەکە مامۆستا مامۆستا ئیشەڵا بۆ بەیانیش وتارێکی جمعەش ئەگەر ئیشەڵا هەبێت وتارێکی جمعەش پێشەکە ئەم شەش خێرێکی گەورەی دەستکەوتو نزیکەی 200 کەس ئیسفادەی لە مامۆستا کردووە لەم لایەوێت تەوەری و ڕائێکی زۆر ئینکروعین دوو جار خێری هەیە ئیشەڵا بۆ مامۆستا و بۆ هەموو ئەو بەڕێزانی کەین داوای بوونەکە ئینشاءالله ئێمە من تشتێکتر میشەیە مامۆستا قاسم عفون با قسەکەی خۆتە دەبیر نەچێت ئینشاءالله ئەگەر ئێمە خی گەورە یارمەتیمان بە هەتا ڕەمەزان و لە ناو ڕەمەزانیشە شەوانی جمعاکەن بە تەوەر هەر جاری تەوەرێک مامۆستا یعنی لەبین هەر سێ و چوارتانە یعنی ئێوە بۆردی بەڕێوەبردننی لایڤەکان کە بریتین لە ئەمانەی کە ئێستا لەسەرەوەن مامۆستا سەینووری مامۆستا سامان مامۆستا ڕۆژیار دایکی یوسف مامۆستا قاسم و وەکاک ئەحمەد وەکاک ئومێدیشی لەگەڵایە ئەمانە تەوەر ئەم تەوەرە هەوڵ بدەن ئینشاءالله یعنی هین بێ و هەر برایەک و خوشکێکیش بۆی هەیە اقتراح بکات هەر برایەک و خوشکێک کە ئەوانەی ئەندامی یعنی سەرەکی لایڤەکەمانن کە گشتیان ئەناسین و گشتیانیش یعنی ئێستا لە مێشکی منان هەر کەسێک حەزی کرد تەوەرێک و بابەتی کێبوو ئەتوانی تەرحی کاش شەوانی جمعە تەوەرە حتا ڕەمەزان تەواو بێت ڕەمەزان تەواو بوو بەرنامەکەمان بە شێوازێکی ترە هەوڵ ئەدەین هەموو ئێوارەیەک سەرەتا بابەتێکی زانستی باسەکەین لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەروەها لە فقه و شریعات و هەروەها لە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و یعنی بابەتێکی تیاری کراو وچیان چەند ئاەتێک تەفسیرەکەین لە ماوەی نیم سەعاتە و دوایی لایڤەکەمان دەستەکەین بە پرسیار وەڵام هەموو شەوێ بەڵام شەوانی جمعە هەر دائیمەن ئیتر ئەبێتە تەوەر بەڵام گرنگە تەوەرەکە لە بۆردی هینەکە یعنی ئەم بەڕێزانە کە ئێستا باسمان کرد ببن بە کەسێکتان بیکەن بە گروپێ کەسێکتان بیکەن بە گروپێک و لەنا ئەم گروپەت تەوەرەکە دیاریکەن دوای تەرحی بکەن بزانم کەس کێ هینی هەیە 2 ڕۆژ پێشی جمعە 3 ڕۆژ پێشی جمعە بڵێن کاکە تەوەری ئەم هەفتەمان لەسەر علاماتی قیامەت تەوەری ئەم هەفتەمان لەسەر یعنی هەر بابەتێک لەو بابەتانە چۆن بەڕێوەبردنی ماڵ اقتصادی لە ناو ماڵە یعنی ئاوا شتێک بکەن گروپێک بکەن هەمووانی تێبخەن ئەم جەماعەتە کە ئەم جەماعەتێک لە ناوێ بوون ئەم جەماعەتە بۆیان هەیە اقتراح بکەن دوایی ئینشاءالله لە دوای ڕەمەزان کە لایڤەکەمانیش زیاتر بە ئیزنی خوددا زیاتر ئەکتیڤە بێت دوای ڕەمەزان ئینشاءالله ئیکەینە تەوەری علمی بەڵام وەکوتم نیم سەعاتدا ئەنە بەڵێ مامۆستا سەینووری تۆ بابەتێکی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مامۆستا ڕۆژیار تۆ بابەتێک لەسەر فلان مەوزوع یعنی ئەو کاتە کتێبەکان دیاری ئەەکەین و هەر کەسێک مامۆستا سامان مەسەلەن بابەتێک یعنی المهم مەرجنیە گشتی بابەتی هەبێ المهم 3-4 بابەت هەبێت نیم سەعاتی پێشکەشەکرێت لە سەرەتای لایڤەکەوە مەرجیش گشتی هەیبێ لەوانەیە من مەسەن 3-4 بابەتم هەبێ لەوانەیە کەسێ لە ئێوە خۆی حەسکە مامۆستا قاسم حەسکە اختصاصی سیرەیە حەسکە لە اختصاصی تاریخە حەسکە لە تاریخی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و هەروەها مێژووی سەحابە و خولەفای ڕاشدینەمانە قسەیەکی هەبێ يعني بابەتێک تەڕح کات بۆ نمونە لە نیم سەعاتە وەکو مەدرسە عینەن بابەتێک تەڕح کات شتێکی زۆر چاکە بۆ نمونە ئیسا ئەوەی کە لە پۆلی 2 خوێنرێ شتێکی زۆر چاکە على العموم يعني بە کوردیەکەی بە کورتیەکەی ئەمە بە ئەکرێتە مەنهەجی لایڤەکەمان ئینشاءالله